بەڵێ بۆ قسەکردنی زیاتر لە سەرم پرسە بەڕێز دکتۆر دیندار زێباری ڕێکخەری ڕاستپاردە نێودەوڵەتیەکان لە ئەستۆدیۆ میوانمانە. دکتۆر بەخێربێن. سپاس ممنون. دکتۆر ئەو پلانە هەرێمی خۆی چ باەخ و گرنگیەکی هەیە ئەم کۆنفرانسە تا چەند گرنگ بوو؟ بەڵێ سپاس بەم دەرفەتەوە کاناڵی عزیزمان کەیوی کوردستان 24. بەڵێ ئەمڕۆ ئەم کۆنفرانسە لە ڕاستیدا هەنگاوێکی گرنگ بوو بەنسبەت کابینەی نوێم لە حکوومەتی یاریمی کوردستان و هەروە سەرکەوتنی ئەم کابینەیە بۆ ئەوەی کە بەڵێ ئەم کابینەیە لەسەر ڕێگای خۆگونجاندنە زیاتر لە گەلپێوەری نێودەوڵەتی وهروە حزوورێکی دەوری یانکو پاڵپشتێکی نێودەوڵەتی بە شێوەیەکی بەرفراوان و لەسەر ئاستە جیاجیەکان لە پلانی ئەمڕۆ کە باس کرا و پێداچوونەوەی پلانەکە لە ماوەی 1 ساڵ دەکەکراوە. ئەمە دەستکەوتێکی باش بوو بەڕاستیدا. جەنابی سەرۆکی حکوومەت ڕێزدار مەسرور بارزانی لە پەیامی جەنابیان و لە گوتاری جەنابیان لە کۆنفرانسەکە ئاماژەیەکی زۆر وازح و سەریح بە هەوڵەکانی حکوومەتی هەرێم لە چارچێوەی هەماهەنگی لەگەڵ لانی نێودەوڵەتی و خۆگونجاندنی هەرێمی کوردستان لەگەڵ پێوەری نێودەوڵەتی. ئەمە هەمان ئەو سیاسەتەیە کە کابینەی نوێم لە ڕۆژی یەکەمەوە باسی لێ کرد ئەوی چاکسازیە لە هەموو جمکەکانی حکومڕانی لە هەرێمدا. ئەمڕۆ حزوورێکی دەولی باشە بوو و ئەوانەی کە لایانی معنی بوون زیاتر ئەمڕۆ لە کۆنفرانسەکە بەشدار بوون بە تایبەتی UN و دیپلۆماتکارەکان ئاژانسەکانی نێودەوڵەتی حتا حکوومەتی اتحادیش. ڕەنگە ئێمە خۆمان وەسفی بکەین و بڵین باشە و سیاستمان باشە و مافی مرۆڤمان زۆر باشە، بەڵام لەسەر ئاستی نێودەوڵەتی چۆن سەری هەرێمی کوردستانەکرێت لەو پرسانەیە. من ئەمڕۆ حقەت لە میانەیە و قسانەی کە هەمان بە حتا وەکوڵێن دیداری جانبیش لاوەکیش لەگەڵ هەندێک لە بەرپرسانی نێودەوڵەتی ئەمەژیان بەوەدا کە بوونی پلانەکە لە هەرێم و حزوری جەنابی سەرۆکی حکوومەت لە 1 ساڵ تێپەربوونی ئەم پلانە ئەمڕۆ لەو مەحفەلە خۆی لە خۆیدا گرنگێکی تەواو هەیە بەنسبەت یانکو گرنگێکی جددیە بەنسبەت استراتیجەتی ئەم حکوومەتە و خۆگونجاندن لەگەڵ پێوەری نێودەوڵەتی بە حکومڕانی باش. ئەمە وەکو استراتیج بەنسبەت ئەو هەنگاوانەی کە حقەت گرنگ بوو وەکو لانی پراکتیکی ئێمە توانیمان بە راپۆرتێکی تەفسیلی ماوەی 1 ساڵ جێبەجێکردنی پلانەکە بخینە بەردەست لانە نێودەوڵەتیەکان. وتاری لانە نێودەوڵەتیەکان گرنگ بوو لەو تەوەرەدا. ئەویش ئەوەیە کە حقەت بنمونە نێردەی نەتەوەیەگرتوەکان یونامی باسی لەوە کرد کە ئەوان پاڵپشتن بۆ جێبەجێکردنی پلانەکە و هەنگاوی جددی هاوێژراوە لە جێبەجێکردنی پلانەکە و پلانێکی تەفسیلی وردەکاریە هەموو بناماکان لە خۆ ئەگرێتەوە. ڕاستە درێژخایەنەمەوەی 4 ساڵ زیاترە بەڵام ساڵی چەنە پلانەکە تا ساڵی 2025 بەڵام ئەوی گوتاری جنین بلاسخارد کەنینەری تایبەتی سکرتەری گشتنەوەی گرتوەکانی بەنوێنەرەتی ئەو دانیال بیل گوتارەکەی پێشکەش کرد دانی بەوەنا کە حکوومەتی هەرێم لە هەماهەنگی و ڕاوێژێکی جددیە لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی. ئەمە هەنگاوێکی گرنگە. بوونەمونە قونسڵگەری بریتانیا یان قونسڵی گشتی بریتانیا بە وکالەت ئەویش باسی ئەوەی کرد کە وەزارەتی دەرەوەی بریتانیا و هەروە خودی بریتانیا قونسڵگەریەکانی لە هەولێر ئەوانیش سەرقالی نەک گفتگوونە بەڵکو لە داهاتوویەکی نزیکدا بە شێوەیەکی زیاتر دەتوانن لەگەڵ حکوومەتی یاریین بکەونە دانوستاندن. بەڵام پشتگیری نێودەوڵەتی بە وڵاتان بە ئاژانسەکان بە ڕێکخراوەکان ئەمڕۆ زۆر وازح بوو. بۆ نمونە بابەتی ماددە هوشبەرەکان بابەتێکی گرنگە کە ئەمڕۆ سەرۆکی تیمی سەرۆکی ئۆفیسی نەتەوەیەگرتوەکان UNODC بۆ بابەتی بەرەنگاربوونەی ماددە هوشبەرەکان لە عێراق ئامادە بوو و لە گوتارەکەیدا ئاماژە بە هەرێم و پشتگیری لە هەرێم لە داهاتوودا و هەموو هاوکاریەک و ئامادەگیان بە دەربریوە بۆ پشتخستنی ئەم پلانە. ئەوی کە ئەی بین حقت ئەوە کە هەرێم توانی لە ماوەی ئەم ساڵدا نەکو قەناعەت بەڵکو لە ڕووی کردداریەوە دڵنیایی بداتە کۆمەلگای نێودەوڵەتی کە هەرێم استراتیژی هەیەوە جددیە لە هەموو گۆڕانکاریەکان بە تایبەتی لە گۆڕانکاری یاسایی بێت و پراکتیزیش بێت. ئەوەش بە کاری کردداری 1 ساڵمان سەلمان بە داتا بە ژمارە بە مقارناتی کە ئەتوانم بڵێم کە بەراوردەکان لەگەڵ یەکتر. بۆیە توونی نێودەوڵەتی ئێستا ئەمەیە حکومڕانی باش لە هەرێم یعنی پشتگیری نێودەوڵەتی، حکومڕانی باش لە هەرێم یعنی دان پێدانی نێودەوڵەتی بەدامەزراوەکانی هەرێمی کوردستان. وێمە لەسەر ئەو ڕێگای حقەت بە چارچەوەی ئەم پلانەدا ئەتوانین دەستکەوتی زیاترمە بەدەست. بەڵێ
لە ڕێگەی ئەو پلانە حکومەت یاریمی کوردستان و یاساکان لە حکومەت یاریمی کوردستاندا یاسا بەرکارەکان تا چەند توانیوانە خۆیان بگونجێنن لەگەڵ یاسای نێودەوڵەتی. ئەمڕۆ لە ئەو پەناڵانەمان کە هەبوو کە دوو پەناڵی پاشان لە گفتوگاکان کە بەشێکیان حقەت ئەنجومەنی دادوەری بوو، ئەنجومەنی شورا بوو، هەروەها پەرلەمان و داواکاری گشتی و لە پەنێڵی سێمیش ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بوو، وزارەتی دەرەوەی عێراق بوو، وتاری وەزیری دادی عێراقمان هەبوو ئەمڕۆ کە ئەمانگێکی باشە لە نێوان حکوومەت یارێم و بەغدا حقەت لە بابەتی پەیماننامە نێودەوڵەتیەکان و ئەو مەلەفە کە مافی مرۆڤە بە شێوەیەکی گشتی دەرگایەکیش بۆ هەرێم کرایتەوە لە ڕاستیدا لە ڕێگای ئەم پلانە کە بەشداریەکی کارای هەبێت لەسەر ئاسی نێودەوڵەتی. ئێستا هەرێمی کوردستان نەک تەنها ڕۆیەکی سەرکەوتووە بە نسبەت دەرەوە لە چارچوەی عێراق و شاندەکانی عێراقیش بوو دەرەوە بوویتە ڕوویەکی پۆزیتیڤ و پۆزیتیڤانە بە نسبەت عێراق وەکو وڵات لەسەر ئاسی نێودەوڵەتی. ئەمڕۆ دیتمان کە حزوورێکی بەهێزی عێراقی هەبوو لەو کۆنفرانسە، ئەمەش هەم سوود لە ئەزمموی هەرێم وەردەگیرێت، هەمیش پاڵپشتێکی باشەش بۆ هەرێم لەسەر ئاسی نێودەوڵەتی و بەشداری فەرمی هەرێم لا ئۆرگانە نێودەوڵەتیەکان، چونکە عێراق ئەندامە لە نەتەوەی گرتوەکان و کورسی و مەقعدی خۆی هەیە. بەشداری هەرێم لە چارچێوەی عێراق یاکو یەکەم هەرێمی فدرالی لە دنیادا، ئەتوانم بڵێم ئێمە یەکەم هەرێمی لەسەر ئاسی نێودەوڵەتی کە گوتاری دووەمی وڵاتە کە ئێمە پێشکەشکەین لە جنێف، لە نیویۆرک، لە حتا جامعەی کۆمکاری عەرەبی و ئەو وڵاتانەی کە عێراق بەشدارێت. ئەوە دەگەڕێتەوە بۆ ئەو هەماهنگیە لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی و ڕاستپاردە نێودەوڵەتیەکان لە دوولاوە لا یەکەم حقەت فشارێکی نێودەوڵەتی هەیە لەسەر عێراق بەگشتی کە ئەم ڕێکۆردی هەرێم عەفەن پێشکەوتنەکانی هەرێم هاوشێوەی هەرێم بەغداش ئەتوانێت هەنگاوی جدی پاوش بۆ نمونە یاسای توندوتیژی خێزانی تا ئێستا عێراق نەیتوانیوە دەربکات. چەندین یاسایت لە هەرێمی کوردستان کە هەمانە هەموو نمونەی سەرکەوتونە بۆ یاسادانان لە هەرێمی کوردستان و لە هەمان کاتیشدا هەنگاوەکانی حکوومەتی هەرێم لە ڕووی پراکتیزی ئەمنی، سەقامگیری ئەمنی تا دەگاتە خولی پێشخستنی کەوادری حکومی. لەمەدا عێراق سوود لە ئەزمموی هەرێم وەردەگیرێت، هەرێمی سوود لە عێراق وەردەگیرێت بۆ ئەوە لە چارچەوەی کەناڵی عێراقی بەشداری فعلی بێت بە خودی هەرێم لەسەر ئاسی نێودەوڵەتی گوتاری خۆی بگەینێت و ئەگەر تیمینێکی نێودەوڵەتی شەبێت بە نسبەت هەرێمی کوردستان هەرێم ئامادە بێت لەو گفتوگوانە لەسەر ئاسی نێودەوڵەتی. بەڵێ دەسەڵاتەکانی یاسادانان و دادوەری تا چەند هاوکار بوون و تا هاوکاریەوان تا چەند پێویستە؟ لە ڕاستیدا ئەمڕۆ لە گوتاری جنابی سەرۆکی حکوومەتیش وازح بوو کە ئەمە هەوڵێکی هەمەلایەنەیە بە نسبەت هەرێمی کوردستان، تەناوان نییە حکوومەت بەرپرسیارەتی تێدا بێت. لەسەر ئاسی سەرۆکاتی پەرلەمان لەژنێکی تایبەت دامەزراوە لە 5 ڕاوێژکاری تایبەت باوی هاوکاری ئێمە بن وەکو ڕێخەری ڕاستپاردە نێودەوڵەتیەکان کە جنابی سەرۆکی حکوومەت ئێمەی ڕاستپاردەوە بۆ جێبەجێکردنیان پلانە. لەسەر ئاسی سەرۆکاتی پەرلەمان پاڵپشتێکی باشمان هەیە و یاسایی باش لە هەموارکردندان ئەمساڵ و چەندین یاسا ئێستا کەوتیتە بواری قۆناغی دووەمی خوێندنەوەی دووەمی یاسایی لە پەرلەماندا. ئەمە دەستکەوتێکی باشە چونکە ئەمە پەیوەری نێودەوڵەتیە و ئەمە ئەوەیە کە حقەت دنیای دەرەوە لە ئێمەی ویستوە. بەنسبەت ئەنجومەنی دادوەری ئەتوانم بڵێم کە بوونمونە ئەمڕۆ باسی ڕێژەی لە سێدارەدان لە هەرێمی کوردستان کرا، زیاتر لە 5 ساڵ ئەم یەک کەیسیشمان جێبەجێ نەکرد. ئەمە بەلای کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە گرنگە، زۆر گرنگە. لە ڕاستیدا ئێستا لە تەوەیەگرتوەکان بوونمونە ئەو پلانەی کە هەیەی لە ڕێگای تیمی نێودەوڵەتی یونیتات بوو تاوانبارانی داعش کە لەسەر تاوانی نێودەوڵەتی دادگاییان بکات. یەکێک لە مەرجەکانیان بۆ عێراقەوەی کە یاسا لە سزای لە سێدارەدان لەو یاسایی کە عێراق بە تەمایە دەربینێت تێیدا نەبێت. ئێمە لە هەرێمی کوردستان ڕاگررتنی جێبەجێکردنی یاسای لە سێدارەدان خۆی لە خۆیدا گونجاندنی هەرێمە لەگەڵ پەیوەری نێودەوڵەتی و نەوعا متمانەیەکی نێودەوڵەتیە کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە سیستمی نێودەوڵەتی لە ستانداردی نێودەوڵەتی خەریکە ئەو سیستەمە دیموکراسی کە لە هەرێمی کوردستان هەیە شێوازی خۆی دەگرێت. بەڵێ لە پرسی دادگایکردنی تێرۆریستانی داعش حکوومەتی عێراق یاخود با بڵین دادگای فیدراڵی بۆ کەم تەرخەمە بۆ تا یاساڕەتی کردوێتەوە. من جارێکتر ئەمەژە بە گوتاری جەنابی سەرۆکی حکوومەت دەدەم کە باس لە هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کرد. ئێمە لە بدایات لەگەڵ کەریمخان کە ڕاوشکاری تایبەتی سکرتێری گشتەوەی گرتوەکەنەوە ئەمڕۆ لە کۆنفرانسی ئێمەش کریستیان ریچەر کە ڕاوشکاری تایبەتە لە شوێنی کەریمخان دەست بەکار بۆ ئەمڕۆ ئامادە بوو لە کۆنفرانسەکە و پاڵپشتێکی باشیش بوو لە بۆ کۆنفرانسەکی ئێمە.
هەرێم جددیە لەگەل پەیوەری نێودوڵەتی و بریاری ئەنجومەنی ئاسایشی نێودوڵەتی زۆر واضحە 2379 واضحە کە داوا لە عێراق دەکات عێراق داوای لە عفەن ئەنجومەنی ئاسایشی نێودوڵەتی کردووە بەڵام ئەنجومەنی ئاسایش داوا لە عێراق دەکات کە بە زووترین کات لە سێ پرۆسە کۆکردنەوەی زانیاری و هەروەها تحقیقاتیان کوڵێکوڵینەوەکان ئەوی سێمیش دادگایی کردنە یعنی ئینانی سێ تاوانی نێودوڵەتی تاوانی جەنگ داوانی دژی مرۆڤەتی و کۆمەڵکوژی و بەو شێوازەی کە یاساکانی نێوخۆی عێراق و نیشتیمانیش جێگای ئەم سیاسە بکرێتەوە ئێمە لە هەرێم بە پشتگیری جەنابی سەرۆکی حکوومەت ڕەشنووسێک ئامادەکرا لە ئەنجومەنی شوڕا لە ئەنجومەنی وەزیران ڕەشنووسەکە درا بە پەرلەمان خوێندنەوەی یەکەم ئێمە توانیمان چەندین ئەتوانم بڵێم پسپوری نێودوڵەتی ئامادە بن لەو ڕەشنووسە یا هاوکارمان بن و چەندین پەیوەری نێودوڵەتیشمان جێبەجێ کردووە خودی یونیتا 4 مانگ لەگەر ئێمە خەریک بوو و ئەو پرۆژە بدرێتە پەرلەمان لە ئەنجومەنی ئاسایشی نێودوڵەتیش لە مانگی 5 2021 دەستخۆشی لە جەنابی سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان کرا باوەی کە دەست پێش خەر بووە کە بەڵێ سێ یاسای نێودوڵەتی لە کوردستان جێبەجێ بکات حکوومەتی اتحادی بەداخەوە بە هەر مەرامێکی خۆیان سیاسی بێت یان تا دنیایەکی تریان هەبێت پرۆسەی دەرکردنی ئەم یاسانە لە عێراق ڕایگرتووە ئەسبابەکان زۆرن ممکنە تەوەرێکی ترە لە بابەت بەڵام و بە پێ بریاری دادگای اتحادی هەوڵیدا کە هەرچەندە لە پرۆسی ڕەشنووس بووینە ڕێیاسا کەشمان بە تەواوی دەرنەچوو بوو بەڵام ڕێگیری کرد لە مادا ئێمە لەگەل نیونیتات لە ماوەی ئەم دومانگا لە گفتوگوی جددی داین ئەگەر ئێوە مەبەستان ئەوەیە کە ئەم دادگایانە ئەم دادگاییکردنە لەسەر ئاستی عێراق بەڕێوە بچێت ئەوە ئێمە ئامادەین و ناکرێت UN وەکو یونیتات و کۆمەڵگای نێودوڵەتی هەرێمی کوردستان بکەوێتە بن مەرحەمەتی چەند دادوەرێک لە بەغدا و پرۆسەی گەشتن بە دادوەری گەشتن بە عەدالەی ئینتیقالی یعنی گەشتن بەوەی کە قەرەبووی ئەو خەڵکە بکرێتەوە بە سەدان هزار ئێستا برای یەزیدیەکان و خوشکی یەزیدیەکان چاوەڕێی ئەوەنە کە تاوانبارانی داعش بە تاوانی نێودوڵەتی دادگایی بکرێت ئەم پرسیارە دەبێت لە دەسەڵاتدارانی بەغدا بکرێت بۆ ڕێگرە و بۆ مرکزیەتی عێراقی بەکاردەهێنرێت حتا بۆ ئەوەی کە خەڵکی کە زەرمەند بوون وەکو یزیدیەکان بە گشتی برای یزیدیەکان و نەتەوەکانی تر لە ناوچەی کە پێشمەرگی ڕزگاریان کرد لە ڕاستیدا بەداخەوە تا ئەم لەحزەیە جێبەجێنە دکتۆر ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە سوپاس دەکەم پاڵپشتیە نێودوڵەتیەکان و قسەی لایەنە نێودوڵەتیەکان لەبارەی پرسی ئازادی ڕادەربڕین و ئازادی کاری ڕاگەیاندن و مافی مرۆڤ لە هەرێمی کوردستاندا تا چەند ئەو مقەمەقۆی ناوخۆ ڕەتەکاتەوە کە لەسەر پرسی ئازادی و دیموکراسی لە هەرێمی کوردستان هەیە کە لە ناوخۆی خۆمان هەندێجار گومانە خەنە سەرەوە پرسە بەڵێ ممکنە زۆر جار لە ڕێکخراوە ناوخۆیەکانی ئێمەش گرەی لەوە دەکەن کە هەرێمی کوردستان ممکن لە ڕێگەی ڕێخەری ڕاستپاردە نێودوڵەتەکان ڕەدی ئەو راپۆرتانە دەکاتەوە ڕەدی ئەو تومەتانە دەکاتەوە وان نییە لە ڕاستیدا ئێمە زیاتر لە 8,000 ڕۆژنامەنووسمە لە هەرێمی کوردستان هەیە زیاتر لە 5,000 ڕێکخراوی ناوخۆیمە لە هەرێمی کوردستان هەیە ئەم ڕێژە زۆرە بەغدا کە 15 محافزە دەتوانم بڵێم پارێزگا تا ئێستا 5,000 ڕێکخراوی ناوخۆیان هەیە کەچی ئێمە سێنە پارێزگای ناو 5,000 مانەیە ڕێژەی زۆری ڕۆژنامەنووس و ڕێژەی زۆری ڕێکخراوی نێوخۆی بوویتە حقت کێشایەکی سەرەکی لە بابەتی ئەتوانم بڵێم ئەدای پێشینەکە بەڵام ئەما لە لایەکی تر ئەتوانم بڵێم کە ئێمە لەگەل یونامی و ئەمڕۆ لە گوتاری یونامیش وازح بوو کە سێ تەوەری سەرەکی ئێمە لەگەل یونامی دەستمان پێ کردووە لە جێبەجێکردنی پلانەکە یەکەمیان ئازادی ڕادەربرینە ڕێکاری تازە و گونجاندنی ئەم ڕێکانە لەگەل یاسا نێودوڵەتیەکان کەوتیتە بواری دانوستاندن لە ناو کۆریدۆرەکانی ئەنجومەنی وەزیران کە بکرێت ئەم ڕێکارانە بە زووترین کات دەربچێت ئەوی دوام یەکسانی جەندەریە و ئەوی سێم لە ڕاستیدا توندوتیژیە لەسەر ئاستی ئەتوانم بڵێم نەک عەفوەن بابەتی چاکسازیەکانە لە هەرێمی کوردستان لەم سێ تەوەرە تەحەدیاتی زۆرمان لە پێشە تەناوانیە کە شتەکە بە ڕێنەمای گرێدراوە بێت بابەتی داراییە بابەتی کارگیریە و چەندین بابەتی تر بەڵام ئەوی گرنگ ئەمەیە ئێمە لە قۆناغێک داین ئێستا و ئەم پلانە کە بە پاڵپشتی جەنابی سەرۆکی حکوومەت ڕاگەیاندراوە و کەوتیتە بواری جێبەجێکردن پەیامەکە بۆ لایەنی نێودوڵەتی بۆ خەڵکی کوردستانیش جددین لە دانوستانەکان جددین لەوەی کە
ئەگەر پێویست بێت گۆرانکاری بکرێت و ناکرێت حکمڕانی باش لەسەر کەیسێکی دروستکراوی ئەجندایەکی دروستکراو حقت کوی گشتی مەلەفی حکمڕانی لە هەرێمی کوردستان وازادیەکان لە کەدار بکەن. بەڕێز دیندار جێباری ڕێکخەری ڕاستپاردنی نێودەوڵەتیەکان لە ستۆدیۆ ئامادە بوویت. سپاس بە ئامادەبوون و ڕوونکردنەوەکانتان. بەخێرات. سپاس.